لەسەر پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و ئەو میکانیزمەی لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق و جێبەجێ دەکرێت بۆ تۆمارکردنی ئەو هاوپەیمانیتیانەی کە لەم هەڵبژاردنەدا دەیانەوێت بە هاوپەیمانێتی بەشداری بکەن و بەشداری و چۆن بەشدار دەبن لەگەڵ بەڕێز عەلی محەممەد لێ پرسیایی سنتەری هەڵبژاردننی تێتی لە کەرکووک و سەلاحەدین ڕاستەخۆ لە کەرکووک و میانوانە گفتوگەم بابەتی لەگەڵدا دەکەم. کاک عەلی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم هەڵبژاردنەیە چ شتێکی جیاواز هەیە جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشتر ئەنجام بدرێت و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کارەکانی شۆن دەبینێت تا ئێستا؟ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کۆمەڵی ڕێنمایی دەرکوورە تایبەت بە پرۆسی هەڵبژاردنێکی لەو ڕێنمانەیە کە ئەمە ماوەی لە دوێنێەوە بۆ ماوەی مانجێک دەرفەت واڵایە لە بەردەم هەموو ئەو لایەنە سیاسیانە و بۆ ئەوەی تۆماری قەواری سیاسی نوێ بکرێت بۆ ئەم هەڵبژاردنەی ئەمجاری کەوا بڕیارە لە 12 بەڕێوە بچێت بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقا. هەڵبەتە جیاوازی ئەم هەڵبژاردننی ئەمجارە لەگەڵ هەڵبژاردننی ڕابردووە جیاوازی ئیجگا زۆری هەیە. هەڵبژاردنەکەی ڕابردوو کە لە دەی 2021 بەڕێوە چوو ئەو هەڵبژاردننی ڕابردوو بە یاسایەک بەڕێوە چوو ئەم هەڵبژاردننی ئەمجارەش بووە کە هەموار کراوەتەوە یاسای ئەنجومەنی پارێزگاکانە جیاوازەکە لەم خاڵانی خوارەوە خۆی بێنێتەوە. یەکەم هەڵبژاردنەکەی ڕابردوو لەسەر سیستەمێک بوو سیستەمەکە پەیوەندی بەوە بوو کە پیاوە نظام صوت الواحد غیر متحول واتە دەنگینە گۆڕە ئەو دەنگەیە کە ڕاستەوخۆ بۆ کاندەکاتێ و لەسەر بنەمای هەم لیست و هەم لەسەر بنەمای کەسەتی سەربەخۆ خەڵک بۆی هەبوو کاندید خۆی کاندیدکە. خاڵی دووەمی جیاوازەکە ئەوەیە لە ئەو کات هەموو عێراق بووە 83 بازنی هەڵبژاردنەوە واتە بۆ هەر کۆتایەک بازنیشی هەڵبژاردن هەبوو. ئەم جارە هەر پارێزگایەک و بە تەنها بازنیشی هەڵبژاردنە. ئەم دوو خاڵە خاڵی جەوهری مەڕاستی لە حقەتە کە جیاوازە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو و ئەو ئامادەکانی کە کۆمیسیۆنیش ئامادەی کردووە هەتاکو ئێستا بەپێی ئەو جەدوەلە زەمەنی کە دانراوە وە خۆی بەڕێوە ئەچێت ڕێنمایەکانی بەڵام ئەوەی کە ئێستا لە بەردەمان تەنها ئەم ماوەی ئەم مانگەیە ئەم مانگە کە دانراوە بوو خۆ تۆمارکردنی لە قەوارە سیاسەکان و هاوپەیمانێتی سیاسی. باشە کاگەلی پێم خۆشە باز لە ڕەوشی کەرکووک بکەین بە ڕەوشێکی نەخوازراوە تێپەڕ دەبێت کە بۆ ئێمە وەکو کورد ڕەنگە بابەتەکە بۆ عدوڕە هەندێکی نەتەوەی زیاتر بەسەریدا زاڵ بێت. کێشەکانی کەرکووک هێشتا چارەسەر نەکراون ئەم کێشە چارەسەر نەکراون و مانگرتنی ئەو جوتیارە کوردانەی و تورکمانانیشی کە بێکەوە لە تۆبزاوە گرت بوونێتەوە و بەگشتی ناکۆکی و تورەکانی کەرکووک کاریگەری چی دەبێت لەسەر هەڵبژاردننی ئەم جارە بەتایبەتی لەسەر دەنگی کورد و حیزبە کوردیەکان؟ بەڵێ لە ڕاستی هەڵبژاردننی ئەم جارە زۆر چارەن و ساسترە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو. هەڵبەتە هەموو هەڵبژاردنێک لە منطقەی جێناکۆک لە ناوچەکانی 140 بۆ خۆی چارە نووسازە وەک ڕاپرسی وایە لەسەر ئایندەی ئەو ناوچانە بەڕاستی بەلای ئێمەوە بەلای کوردەوە لەبەرەوەی بۆ خۆتەزانن لە ئەسڵدا قەزی ئێمە قەزەیەکی نەتەوەیی و نیشتیمانی و مەسەلەی ناسنامە و مەسەلەی خاکە. فلەبەرەوە بەڕاستی ئەم هەڵبژاردننی ئەم جارە زۆر چارە نووسازە بەتایبەتی ئەم هەڵبژاردنەی بۆ ئەنجومەنی پارێزگایەواتە بۆ حکمی مەحەلی خۆجیەتی بۆ حکمی خۆجیەتی شاری کەرکووک و ناوچەکانی کەیە کەواتە لە دوای ڕووداوەکانی ڕێفراندۆم و 16 ئۆکتۆبەرە هەرچی ئەو کارەسەتانی بەسەرمانە هاتووە لە دەستدانی پۆست و پلە و پایە و پێگەی کورد لە بەخا و لە منتەقانە بەڕاستی کاریگەریی زۆری سلبی هەبوو لەسەر ئێمە و ئێمە کۆمەڵێک بەڕاستی پۆستی گرنگمان لە دەستداوە نزیکەی 100 پۆست زیاتر بۆ 108 پۆست کورد لە دەستی داوە لەم شارە و پێگەی عسکەری و ئەمنی لە شارەکە نەماوە و ئەو پێگە ئیداریەکەشی نەماوە. کەواتە ئەم هەڵبژاردنەوە ئەخوازیەکە کورد پێکەوە بە لیستێکی هاوبەش یەک ریزی کورد بپارێزین لەم شارەیە بۆی بتوانین ئەوەی کە بەهۆی ئەو ڕووداوانی کە پێشتر باسم کرد لە ڕووی لە دەستدانی پۆستی ئیداری و ئەمنی و ئەو دەسەڵاتانی کە هەمان بووە تەنها یەک مەجالێک ما بووە کە ئێمە بتوانین هەڵبژاردن کە لە دەستی نەدەین و کە هەڵبیشە تەوازنەکەمان پارێستووە مەسەلەی هەڵبژاردن بۆی لە هەڵبژاردن نەدۆڕاوین تاکو ئێستا. کاگالی من ئەمەیە بزانم ئەزمونونەکانی ڕابردوو چی بە ئێستای حیزبە کوردیەکان وتووە و بۆتە دەرزێک بۆ ئەوەی چڕتر و ورتر کاری لەسەر بکرێ بۆ وەرگرتنەوەی ئەو پۆستانە لەم هەڵبژاردنەیە چۆن کاری بۆ کرێ؟
بەڵێ بەداخەوە لە دوای ڕووداوەکانی ڕێفراندۆم و 16 ئۆکتۆبرەوە بۆ خۆ دەزانی کورد گورزێکی کوشندەی بەرکەوت لە دەستدانی ساپەنجاوێکی خاشی کوردستان بەم ناوچانەشەوە تەوان و ئەو پۆستە ئیداریانە ئەو پۆستە ئەمنیانی کە هەی بوو ئەو پێگە و دەسەڵاتی کە هەی بوو بەڕاستی هەمووی لە دەستچوو ئێمە لە هەموو ئەو سێکتەرانە تووشی شکستی گەورە هاتیمە بۆنی ئەو ڕووداوانەوە تەنها سێکتەرێک کەما بوو لە بەردەمی ئێمە سێکتەری هەڵبژاردن بوو بۆ خۆ دەزانین لە دوای ئەو ڕووداوانەوە دوو خولی هەڵبژاردن ئەنجام درراوە هەموو ئەوەی کە لە خولی چوارەمی 2010 و هەم خولی 2020 لە 2010 خدای لایەنەکان هەندێک لایەنەکان بایکۆتی ئەو پرۆسی هەڵبژاردنیان کرد بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان کە چونە پرۆسەکەەوە توانیتی پارێزگایی لە پێگەی کورد کە لە هەڵبژاردنە لە کەرکووکە بۆی بی پارێزەکە کە نیوەی شارەکە زیاتر کە کووردە و ئەو پێگەی پاراست لە 2020 بە هەمە هەماڵ لایەنە کوردستانەکان توانیمان ئەو پێگەی پارێزگایی لەکەین چونکە تەنها ئەم سێکتەرە ماوە لە بەردەمانەکە کورد بەرامبەرەکەمان چاوەڕی ئەومان لێکە یان هەوڵ بۆ ئادەن ئەو پێگەمان لاوازکەن کاوتای سەر نیانتوانێ و هەموو هەوڵەکانیشان لە پێنا ئەمە خستۆتە گەڕ بۆ ئەوەی بتوانن کورد زیاتر پەرتەوازە لێ کورد نتوانێت هەڵبەتە پەرتەوازەی کورد زیاتر بەشێکی پەیوەندی بە خۆشمانەوە هەیە جابۆیە لەسەر ئاستی تەنها حیزبەکەیان کۆی حیزبەکان ئێستام هەوڵە ئەیان بۆ چارەسەرکردی و کێشانێکە لە ڕابردوودا ڕوویدا و ئێستا کاریگەریەکە تەنها لەناو کەرکووک نەماوەتەوە کێشەکە ئەوەیە کە لە چواردەوری کەرکووک و تەنانەت بۆ خودی حیزبەکان لەناو هەرێما کاردانەوەی داوەتەوە بەڵێ بەداخەوە ئەو وەزعانی کە لە هەرێمی کوردستانە بەڕێوەچیە ئەو وەزع سیاسی نەخوازی کە لەسەر لە هەرێمی کوردستان بەڕێوەچیە ڕاستەوخۆ ڕنگدانەوەی دروست کردووە لەسەر ئەم ناوچانە و ئەم ناوچانە زەریبەی ناتەندروستی وەزعی سیاسی حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستانەدات جا بۆی بەڕاستی کاریگەریی زۆر خراپی دروست کردووە و هەر ئەمە شەوای لێ کردووە کە بەڕاستی هەوڵ وا دێت کە کورد بە چەند لستێ بەشداری پرۆسی هەڵبژاردنەکان کە ئەمە بابەتێک بوو کە من دەمیست پرسیاری لەسەر بکەم کاگالی ئەویش بە ئەمەدا بنێم بۆ دواتر کە کورد چۆن بەشداری لە هەڵبژاردنەکەیەکە بەڵام بەردەوامەیە تیش بخەمە سەر ئەو نەخوازراوەی کە لە کەرکووکە هەیە یعنی چی بۆ دەکرێت و کاریگەری چی دەبێت لەسەر هەڵبژاردن یعنی بەم جۆرە بەردەوام دەبێت یان کارکراوە بۆی لە هەڵبژاردنەکە ئەم ناکۆکیانە ڕنگ نەداتەوە بۆ ئەنجامی هەڵبژاردنەکە دواتر پرسیاری هاوپەیمانی بەشداریکردنی کوردەکەی بەڵێ بەتڵنیاییەوە ئەو لایەنە بڵین ئەو نوێنەری ئەو لایەنە سیاسیانە بە تایبەتی نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمان بە بەردەوامی لەسەر خەتن بۆ چارەسەرکردنی ئەو ڕۆژانی کە بەڕاستی لە دوای 16 ئۆکتۆبەر لەسەر ئەم ناوچانە هاتوو بە تایبەتی مەوزوعی تعریب بە تایبەتی تعریب لە سێکتەری کشتتوکاڵە لە زەوی کشتتوکاڵەکانە بۆ خۆ دەزانی ئێستا حاڵی حاضر ماوەیەکی زۆرە لە خواری کەرکووە لە گوندی تۆبزاوە خێمەی ناڕزایی و بەرگری هەڵدراوە دژی ئەو پرۆسی بە تعریبکردن و بە سەربازیکردنی ئەو ناوچانەیە ئەنجا بۆیە هەوڵێکی زۆر دراوە لە پێناوەیە کە بتوانین ئەم پرۆسی ڕابژێت و تاکو ئێستا ئەو هەوڵە بەردەوامە بۆ ئەوەی هەردوێنێ پەرلەمانتەرەکانی یەکێتی کاک هەرێم و کەمالاغا و ئەو نێرەکانی یەکێتی لە پەرلەمانی عێراق سەردانی خێوەتەکەیان کردو و بۆ هەندێک پرسی گرن کۆبنێتەوە لەگەڵیانە لەسەر سێکتەرەکانی کەش بەڕاستی هەوڵەکان بەردەوامە بەڵام ئەمانە بە تەنها بەس نین ئەگەر بێت و لەم هەڵبژاردننی ئەم جارەیە بە تایبەتی ئەم هەڵبژاردننی باسم کرد بۆ حکمی خۆجیەتیە حکمی خۆجیەتی واتە بۆ پارێزگارە پۆستی پارێزگارە بۆ پۆستەکانی ناوشاری کەرکووکە ئەگەر بێت و ئێمە بە یەک ریز نەبین بۆ یەک ریز نەبین و ئەگەر یەک ریزیش نەبین لایەنی کەم یەک هەڵوێز بین بۆ بەرامبەر ئەو هەڵبژاردنە ئەو کاتە ئەتوانین ئێمە هەم لانی کەم پارێزگایی لە پێگەی کورتکە لە شارەکەیە و لانی کەمیش دەبێت هەوڵی ئەوە بدەین کە 50 زایدیەکی کورسەکانی شاری کرد بەدەست بێنین چونکە ئەگەر بێت و 50 زایدیەکی کورسەکان بەدەستێنین کەواتە ئێمە لەم حاڵتە ناتوانین خۆمان بینە خاوەنی مبادرە خۆمان دەست پێشخەریکەن بۆ ئەوەی لەگەڵ لایەنەکانی کە تەحالفات کەینەن فۆزاتیان لەگەڵا بکەین بۆ ئەوەی بتوانین حکمی شارەکە تەحالفات دەست پێشخەری بن تەحالفی هاوپەیمانیەتێک بۆم هەڵبژاردنە دروست بکرێت کورد چۆن بەشداری ئەکا لەم هەڵبژاردنەیە بەڵێ لە ڕاستیە پێش مانگونیە پێش ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراوی مەڵبەندی دوو ڕێخستی کەرکووک هەوڵێکی گەوریاندا لە پێنای ئەوەی کە لەگەڵ لایەنە سیاسی کوردستانەکان کۆبوونەوە باسییان لە خاڵی کۆبوونەکە باس لە
یەکلیستی کوردستانی بوو یەکریزی کورد بوو لە شارەکەیە و داوایان لەلایەنە سیاسەکانی کە کوردستانەکان کرد کە هەمان لەگەڵ سەرکردایەتی خۆیانە ئەم بابەتە باسکەن و یەکدایکەنەوە بۆ ئەوەی هەمومان بە یەک لیستێکی یەک لیستی کوردی سربەخۆ بچێ ناو هەڵبژاردنەکەەوە بەڵام تاکو ئێستا وڵامەکان وەرنەگیراوەتەوە پێم وا بێت بەهۆی پشووی جەژنەوە ئەم وڵامە تاخیر بووە تەسەورەکەم لە بەیانی و بۆ ڕۆژانی دوایتر یەکێتی و لایەنە سیاسەکانی کە جاریشکە کۆبنەوە لەسەر ئەوەی کە ئەو یەکریزیە و یەکلیسە دروستکرێت هەڵبەتە لە پێش دەژشە هەوڵێکی پارتی هەبوو لەم پێناوەیە بەداخەوە هەندێک بۆ خۆی تەسلیحاتەکان و لێدوانەکانی ئەو بەرپرسانی ئەوێ زۆر بەرپرسانە هەنێت تەسلیحاتیاندا ڕاستەوخۆی ئەلانیەوەیان کە کورد یەکریز نابێت ڕاستەوخۆ باسییان لە فرەلستی کرد و دژی ئەوە بوو کە یەکلیز بێت لەگەڵ هەندێک لانی کەش بەشداری کرد و کوردستانی بەداخەوە لانێکی زۆری کەی کوردستانەکانی کەش بەشداری کۆبنەکەیان نەکرد و بایکۆتی کۆبنەکەیان کردبوو بەڵام بێ دەخوازین لە دوای پشۆ جەژنەوە کە ئێستا لە بەیانیەوە دەوام دەست پێکاتەوە جاریش کە لایەنە کوردستانەکان کەرکووک بێتە خاڵی کۆکەرەوەی وێڕای هەموو ئەو بیر بۆچوونە جیاوازی سیاسانی کە هەمانە کەرگوو خاڵی کۆکەرەوەمان بێ نەخاڵی یەکترازانی زیاترمان بێ بەهۆی کێشەکانمان لە هەرێمی کوردستان چونکە بۆچی لایەنە سیاسی تورکمانی و عەرەبیەکان وێڕای ئەو هەموو جیاوازیە لە زمانە لە کەلتورە لە حتا لە هەندێکجار لە جیاوازی کەی سیاسیان هەیە لە بوعدی سیاسیشان زۆر جیاوازە کەچی لە هەمان کاتە کەرگوو بۆتە خاڵی کۆکەرانە هەوڵدن هەمیان پێکەوە یەکریز بن یەکریزی خۆیان پارێزن بۆ کەرکووک نەبێتە ئەوەی بۆ ئێمە نەبێتە خاڵی یەک هەڵوێستی و یەکریزی و خاڵی کۆکەرەوەمان ڕاستی وا پێویستەکات ئێمە بۆ ئاراسی کارکەین و ئێمە تا دو ساتەکانی تا تۆمارکردنیش دەستبەرداری ئەم ئەمی کە جەنابەت باسیەکەی کە دەبێت ببێ خەڵکیش چاوەڕێیە کە ببێ بەڵام گەڕێتەوە سەرەوەی هەوڵەکان چییە مفاوزاتەکان ئەنجامەکانیان چێ بێ دیارمەبەستە مفاوزات و دانیشتنی حیزبە کوردیەکانە لە هەناو هەرێمی کوردستاندا باس لەوە کرد کە تەوەقوعەکرێت لە ڕۆژانی داهاتوودا دووبارە دانیشتن و گفتوگۆکان لە دوای جەژنی قوربانەوە بۆ حیزبەکان یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حیزبەکان دەست پێ بکاتەوە ئەی تەوەقوعی دانیشتن و گفتوگۆکانەکرێ ئەی تەوەقوع بۆ ئەوەی کە بەشداری دەکەن بە یەکلیزیانە تەوەقوعاتەکان چۆنن بۆ ئەمە حەسب ئەو مبادرەدانی کە دەکرێت یعنی چۆن خوێندنەوە بۆ گفتوگۆکان و ئەنجامی گفتوگۆکانەکرێ بەڵێ هەڵبەتە بەدەل و هەوڵی کە مەڵبەندی دوی ڕێخستی پێ هەرسا بوو هەوڵێکەکەی گرنگتریش هەبوو کە لەم چەند ڕۆژەی ڕابردووە بەڕێز کاک پاڤڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان پێی هەرسا سەردانی هەندێک لایەنی سیاسی کوردستانی کرد بەمبەستی ئەوەی کە ئێمە هەمووان پێکەوە لە ناو لیستێکە لیستێ دروستکەی لیستێکی کوردستانی لە شاری کەرکووک و ناوچەکانی تر ئەو بۆ تا ئێستا تەبەن ئەم هەوڵانە جارێ هێشتا کار لەبەردەماوە هێشتان بە ئاکام نەکەیشتووە بەڵام ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان تا دواسیاتەکانی تۆمارکردنی قوارەکە کە 30 مانگە ئێمە هەموو هەوڵەکان بێئومێد نین هەموو هەوڵەکان ئەخەی نەگەر لە پێنای ئەوەی کە کورد یەک لیستێکی هەڵبژاردننی هەبێت ئەگەری ئەمەمان پێنەکرا لایانی کەم دوو لیستی هەڵبژاردن هەبێت بۆ ئەم هەڵبژاردننی کە لە بۆ ئەنجومەنی پارێزگار لە کەرکووک و ناوچەکانی 340 بەڕێوەچێت باش کاگەلی ینی دیارە عراقێکێکە لەو ناوچانەی کە بەبەردەوام باسی هەڵبژاردن دیارە ساختەکاری و قوڕقات ڕەنگە لە زۆربەی جیهاندا کەم تا زۆرێک ئەنجام بدرێت و لایەنێک لایەنێکی دیکە تۆمەتبار بکا بە ئەنجامدانی قوڕقاتەکان بەڵام لە عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە حکمی عێراقیژەکەوێت تا و ناوچەیەوە زۆر پرسی قوڕقاتەکان و ساختەکاریەکان لە هەڵبژاردنە زۆر جار گلی و تێبینی و تانە و تەعنەکانی ژاڕاستی کۆمیسیۆن نەکرێت ینی لەم هەڵبژاردنەیە چۆن چاوەڕێی ئەنجامی هەڵبژاردنەکانەکەن و بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان چۆنە بیندرێت حسب خوێندنەوەیەک بۆم بارودۆخە سیاسی لە عێراقا هەیە بەڵێ لە ڕاستیە بۆ خۆت باس کرد هەڵبژاردنەکانی عێراق کە بەڕێوە چووە بە بەردەوامی بێخەوش نەبووە هەڵبژاردنەکە و نەتایجەکانیش بێخەوش نەبوونەوە پرۆسەکەش بێخەوش نەبووە هەڵبەتە گرفتمان بۆ دروست بووە لە هەڵبژاردنانی کە 5 خولی هەڵبژاردن لە بۆ پەرلەمانی عێراق کراوە و لە عێراقیشە 3 خولی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاران کراوە بەڵام کە لە کەرکووک تەنها یەک خولی ئەنجامدراوە ئەوەی کە لە 2005 بۆ 2009 بوو لەوە دواوە تورکمانەکان و عەرەبەکان ڕێگریی گەوریان کرد لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردنەوەیش بەهۆیەوەی کە کورد پێگە و نفوزێکی زۆری لە کەرکووک هەبوو ئەترسان لەوەی کە لە ئەنجاریش کە لە ئەنجومەنی پارێزگار بدۆڕێنەوە بە تەواوەتی کورد
هەموو پۆستەکانی پارێزگا لەژێر کۆنتڕۆلی خۆیان بێت بە هەوڵێکی زۆریان لە پێنای ئەوەیە. بەڵام ئەو هەڵبژاردنەی دواتر کە بەڕێوە چوو بەڕاستی ناڵم بێ خەوش نەبووە. هەڵبەتە هەڵبژاردنەکانی 2021 لەوانەیە تا ڕادەیەک بە پاچی لە قەڵم دێ، بەڵام گەڵەوەشدا تەزویری زۆر تیاکراوە، تەزویرەکانیش لە ڕووی فەنیەوە ئەنجام درراوە و بەڵگەش زۆر هەبووە، بەڵام لەبەری لەسەر ئاستێکی دەولیە ئەمە کراوە ناتوانین بڵێن هینە، ناتوانین بڵین بەڵگەی زۆر هین بینەوە، بەڵام کراوە ئەنجام درراوە و ئیمێدواریشم ئەم ڕێکارانەی کە ئێستا لە ئەنجومەنی بڵین فۆزی عولیای هەڵبژاردننی عراق وا بەنیاسە ئەم مەجلیسی قوزاتی کە ئێستا ئەوان پرۆسەکە بەڕێوەبرن، ئەوان هەوڵی ئەو بدەن کە زیاتر ڕێگری کەن و ئاستەک دەبەردەم ئەنجامدانی تەزویر دابنێن و هەڵبەتە بۆ خۆش لە ڕێنمایەکانی ئەمجاریان کە ئەو ڕێنمانی کە دەرچۆ بۆ خەڵک و بۆ پرۆسەکە ئەوەیە کە ئەمجارە تەنها دەنگدان بە بیتاقی بایۆمەتریە بێت، یعنی هیچ دەنگدان بە هیچ بیتاقیش کە نابێتە بەدیلی خڵقاتەکان کەمتر چاوەڕێ دەکرێت کەمتر بێت لە ماڵبژاردنە. بەڵێ خڵقاتەکان کەم بێتەوە، ئەمە بۆ خۆی خاڵێکی ئیجابی و زۆر گونجاوە. بەڕاستی ئێمە چاوەڕوانی باشتری دەکەین و ئەنجامدانی لە دوای ئەوەش لە دوای ئەوەی کە سلوقان داخرێتەوە لە ڕۆژی دەنگدان و کۆتایی بە پرۆسەکە دێت، ئەو کاتەش بە دووسێ مەرحەلە بۆ خۆتە زانی ڕێنمایەکان وا هاتووە لە دوای ئەنجامدانی پرۆسەکە سلوقان ئەکرێتەوە، پێش سلوقە بکرێتەوە شریتی بایۆمەتریەکە ڕاکێشێت. ئەگەر لە سا پێنج زیاتر خەلل هەبوو ئەو کاتە کاملی سنووقە لە وێزگەکە ئەکرێتەوە بۆ ئەوی تابقەی بکەن، ئەگەر لە سا پێنج زیاتر بوو ئەوەی هینەکە زیاتر حسابەکەن، ئەوەی کە بەدەست عەدو فەرزی دەست ژماری دەستەکە حسابەکەن، شیتەکە حساب نابێت، نەتیجەی شتەکە حسابی بۆ ناکە. دواتر ئەگەر کێشەی گەورەتریشی هەبوو ئەچێتە مرکزێکی گشتی عام لە شارەکە دانرێت بۆ ئەوانەی کە سنووقانی کێشەی گەوریان هەبوو هەموو ئەو سنووقانە چێتەوە ئەوێ جارێککە هەڵبژاردننی دەستی بۆ ئەکە بەدەست هەڵبژاردننی بۆ هینی بۆکەنەوە، ژماردی بۆ دەکەنەوە بۆ ئەوەی جارێکە دڵنیا بن کە هیچ جۆرە تەزویرێک و خڕۆقاتێکی تا ئەنجام درراوە. بەڕێز عەلی محەممەد لە پرسراوی سنتەری هەڵبژاردننی کێتی لە کەرکووک و سەلاحەدین زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک عەلی.